اما لبيانيك وان شاء الله دكان ناكينا ولا كركوك اتفاق ما كردو جروبك ماني لو جروبي منفذەکانی کەرکووکە قەرارمان داوە یەک ڕاتبێ نەدەین هەر دوکانش ناکەینەوە ئەو لۆدەی کە لەسەر ئێمەیە و لەسەر مەسئولیەت ئێمە و بە هیلاکەتی ئێمە لۆدەکە نامێنێ بزانین حکومەت چۆن دەرەقەتی دێ کێشەکەمان وەک خاوەن منفەزێ لە دوای 15 ساڵ لە ئیشکردن و ڕاتردان و خزمەتکردنی ئەم خەڵکە سە حکومەت هاتووە تۆ لێ تۆ مڕەخەز نی تۆ ئیجازەت نییە تۆ ئیشەکەت با بڵێن غێر قانونیە من کات خۆی 5 ساڵەوە پێش 50 ملیۆنمدا حکومەت خۆی ئیزنی دا پێم بێم ئیشکەم حکومەت کە شەریکی ڕافدێن دەستی لەگەڵ حکومەت بە شەراکەت ئیشەکات شەریکی ڕافدێن وتی 50 ملیۆنم دەرە ئیجازەیەک دەمە ڕاتم دیتە خەڵک خزمەتی خەڵکی لە دوای 15 ساڵ ئەنجا و شەریکەیە هاتووە خۆی لێم بە دوور کردووە حکومەت شەلێتەوە پارەکەت با بڵێن ئیشەکەت مڕەخەز نییە و غێر قانونیە حکومەت سەعات 8 بانکە کاتەوە دوودایەخە من جاری وایە 8 دوکانەکەمە تا 12 شەو بەس ڕاتە بم داوە ئەی حکومەت چۆن ناتوانێت ڕاتە بداتەوە هەموو خەڵکە داواکاریمانەوەیە بێ حکومەت بێتە سەر خەت و ئەو تەسەڕوفەی کە کردێتی ئەو قەراری کە دەری کردووە یان نەوتی کە باسی کردووە ئەبێ بە قەرارێکی خۆی بچێتەوە بلێ قەرارێکی ڕاز نییە کە داوامە کە ئێمە با بڵێن غێر قانونین چکە ئێمە ئیشێکی غێر قانونی ناگەین ئیشی ئێمە قانونیە